بینەرانی عزیزی تلویزیۆنی کۆمەڵا سڵاوتان لێبێت. من ئەمیر بە بەرنمەیەکی تر لە پرسیار و وڵام هاتوومەتەوە خزمەتان. ئەم بەرنمەیە هەروەک لە ناوەکەشیەوە دیارە بە شێوەی وڵامدانەوە بە پرسیاری دیاریکراو بەڕێوە دەچێت. پرسیارەکان دەتوانن پرسیاری بینەرانمان بن و یان ئامادەکارانی بەرنمەکە خۆیان بە ئامانجی تیش خستنە سەر بەرنامە و ڕێبازی سیاسی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران بێن نەگۆڕێ. بەڵگەنامەکان، پەسەندکراوەکانی کۆنگرە و ناوەندە ڕسمیەکانی بڕیاردەران، ئەزمون و مێژووی خەباتی 50 ساڵەی ڕەوتی ئێمە، ئەدەبیاتی مارکسیستی لە پەیوەند لەگەڵ گۆڕانکاری و پێویستیەکانی سەردەم سەرچاوەی وڵامی پرسیارەکانمان دەبن. ئەم بەرنمەیە هەروەها هەوڵ دەدات زانیاری پێویست گرنگترین بابەتەکانی ڕۆژ پێشکەش بێەوەی بینەران بکات. دیارە هاوکاری بینەران بە تایبەت لە هێنانە گۆڕەی ناوجەماوەر سەبارەت بە هەڵوێستی کۆمونیستی لەسەر ئەم یا ئەو دیاردەی کۆمەڵایەتی دەتوانێت گەلێک بەکەڵک بێت. لە بەرنامەی ئەم هەفتەیەماندا وتوێژێکی ڕوودا و لەگەڵ هاوڕێ ئیبراهیم عەلیزادە سکرتێری کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێرانتان بۆ دەخوێنینەوە. تێبینیکیشمان هەیە لەسەر ئەم وتوێژە. ئەم وتوێژە لە ڕێکەوتی 18/4/2014 زاینی کراوە. کاک سەید ئیبراهیم عەلیزادە لێرەدا وڵامی هێندێک پرسیار کە ڕەنگە لای هێندێک کەس ناڕوون بێت بەڕوونی وڵام دەداتەوە و ئاماژە بە خاڵە جیاوازەکانی کۆمەڵا لەگەڵ باقی حیزبەکانی دیکە دەکات. هەر بۆیە بە پێویستم زانی کە دووبارە بڵاوی بکەینەوە. هاوڕێمان بن. پرسیاری ڕووداو لە کۆمەڵەدا زۆر جیابوونەوە ڕوویداوە. هۆکاری ئەو هەمووە لێکترازانە لە نێو کۆمەڵە و باڵەکانی کۆمەڵەدا چییە؟ وەڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە ئەمە بوو. کۆمەڵە ڕێبازێک هێڵێکی فکری، ئیستراتیژی و بەرنمەیەک بووە. ئەساسی بەرنمەی دایک کە لە سەرتاوە کۆمەڵەی لەسەر دامەزراوە تاکو ئێستاش وەکو خۆی ماوە و ئێمە نێونەرایەتی دەکەین. هەڵبەت بە پێی سەردەم گۆڕانکاری تێیدا ڕووداوە. هەموو ئەوانەی کە کۆمەڵە جیابوونەتەوە ئەوانی کە لە کۆمەڵە جیابوونەتەوە جۆرێک پێداچوونەوە و جۆرێک گۆڕینی ڕێباز و سیاسەتیان لە کۆمەڵەیە کردووە کە لە سەرتاوە پێک هاتووە. دوو جیابوونەوەی بنەڕەتی بوون. یەکەم جیابوونەوەی ڕەوتی کۆمونیزمی کرێکاری، دووهەم کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستان. جیابوونەوەی ئەم دوو ڕەوتە لەسەر ناکۆکی کەسەکان یان ڕێکخراوەی نەبوو، بەڵکو لەسەر بیر و باوەڕ و ئیستراتیژی بوو. ئەوەش شتێکی زۆر سروشتیە. کاتێک کۆمەڵێک لە هاوڕێیانی ئێمە لە قۆناغێک لە چالاکی سیاسی خۆیاندا تووشی گۆڕانکاری دەبن، لە بیر و باوەڕیاندا تووشی بۆچوونی جیاواز دەبن، لە هەڵسەنگاندنی بارودۆخێکدا کە کاری تێیدا دەکەن تووشی ناکۆکیەک دەبن لەگەڵ ئەوەی بۆ ئیستراتیژی خۆیان دیاریان کردووە یان تووشی جیاوازیەک دەبن لە ئامانجێک کە دیاریان کردووە، سروشتیە کە دەبێت حیزبی جیاواز پێک بێنن. جیابوونەوەیکیان لە ئەنجامی دوورکەوتنەوە لە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستان و جیابوونەوەیکیان لە ئەنجامی دوورکەوتنەوە لە کۆمونیزم و لە ڕێبازی سۆسیالیستی بوو. ئێستاش هەردووکیان دوو ڕێکخراو و حیزبی تەواو جیاوازن لە ئێمە. گەرچی یەکێکیان ناوی کۆمەڵی لەسرە، بەڵام هەمیشە وتومانە هێشتنەوەی ناوی کۆمەڵە ڕەوایەتی نییە، چونکە ئەوان کەمینەی ئەو ڕێخستنە بوون. پرسیاری دووەمی ڕووداو ئەمە بوو. ئەو سەردەمە زیاتر بەرەو سەرمایهداری هەنگاوی ناوە، تەنیا چەند وڵاتێکی کۆمونیستی لە دنیادا ماون. پێت وایە کۆمونیزم ئێستا بتوانێت وڵامی ئاڵۆزیەکانی جیهانی ئەمڕۆ بداتەوە؟ وڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە بەم پرسیارە ئەمە بوو. بەداخەوە ئەو وڵاتانش کە ئێستا بە ناوی کۆمونیزمەوە ماون هەر وڵاتی سەرمایهدارین، واتە سەرمایهداری دەوڵەتی بەناو کۆمونیزمەوە حکوومەت دەکەن. ئەوانش ئێمە هەر بە کۆمونیزمیان نازانین، بەڵام کە چاو لە دنیای ئەمڕۆ دەکەی دوو ڕاستی دەبینی. یەکەم ئەوەیە سەرمایهداری بە بنبەست گەیشتووە و هیچ کێشەیەکی سیاسی، ئابووری و کۆمەڵایەتیان پێچارەسەر ناکرێت. ڕاستی دووهەم ئەوەیە کە هەموو کۆمەلگای مرۆڤایەتی لەو ژیانەی ئێستایان ناڕازین. تەماشا بکەن لە وڵاتی پێشکەوتووی سەرمایهداری بەردەوام خۆپیشاندان و ناڕزایەتی ڕۆدات. بۆیە ئێمە پێمان وایە ئەو سیستمە دەبێت بەدیلێکی هەبێت. پێمان وایە ئەو بەدیلە ڕێبازی ئێمەیە. پرسیاری ڕووداو بەدیلەکەی کۆمونیزمە؟ وڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە: پێم وایە سۆسیالیزم ئینجا کۆمونیزم. پرسیاری ڕووداو
بەڵام بۆچی سوسیال دموکرات نەبێت کە لە هێندێ وڵاتی ئوروپا سەرکەوتوو بووە؟ وەڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە: سوسیال دموکراسیش بۆ ماوەیەک وەڵام دەرەوە بوو، بۆ ماوەیەکی کورت توانیان ئەزمەکان دابمرکێنەوە، بەڵام ئێستا بە بنبەست گەیشتون. ئێستا بەرنامەی هەر حیزبێکی سوسیال دموکرات لە بەرنامەی حیزبە ڕاستەکان ڕاسترە و لاسایی ئەوان دەکەنەوە بۆ مانەوەی خۆیان. پرسیارێکی تری ڕووداو: ئەمە مانای ئەوە نییە کۆمونیزم تووشی شکست هاتووە؟ وەڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە: گومانی تێدا نییە شکستی بەسەردا هاتووە و ئەوەش شتێکی دیارە، بەڵام پێم وایە بواری بوژانەوە و سەرهەڵدانەوەی بۆ ڕەخساوە. پرسیارێکی تری ڕووداو: کۆمەڵە ئێستاش باوەڕی بە ڕوودانی شۆڕشێکی کۆمونیستی هەیە؟ وەڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە: بێگومان شۆڕش هەر کات ئەگەری ڕوودانی هەیە. شۆڕش شتێکی زۆر تازە و نامۆش نییە، هەر ئەم ڕۆژانەش دەیبینی. پرسیاری ڕووداو: شۆڕشێکی کۆمونیستی؟ وەڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە: ئێمە دەمانەوێت چینی کرێکار بەدەسەڵات بکات. چینی کرێکار لە ڕێی حیزب و ڕێکخراوی خۆیەوە بە شۆڕشێکی کرێکاری، بەڵام مەرج نییە توندوتیژی تێدا بێت. پەیوەندی بەوە هەیە دەوڵەتانی سەرمایهداری چ کاردانەوەیکیان دەبێت. مانگرتنی کرێکاری لەوانەیە کاری چینی سەرمایهداری یەکلایی بکاتەوە، بەو مەرجەی لەژێر ڕێبەری حیزبێکی ڕاستگۆ و ڕادیکاڵدا بێت. پرسیاری ڕووداو: ئایا ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستانە چینی کرێکاری پیشەسازی و چینی سەرمایهداری هەیە؟ وەڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە: بێگومان زۆربەی کۆمەلگای کوردستان هەر چینی کرێکار و زەحمەتکێشە. ئەوە ڕوونە. پرۆژەی سیاسی و بەرنامەی ئێمە ئەوە نییە سوسیالیزم لە کوردستان دابمەزرێنین. ئێمە پێمان وانە دوورگەیەکی سوسیالیستی لە نێو دەریایەکی پڕ لە شەڕ و شۆڕ لەناو ئەو هەموو دژمنانەدا بپارێزین. لەبەر ئەوە ئێمە هەوڵمان بۆ ئەوەیە لە مەودایەکی گەورەتردا کە ئەویش ئێرانە بۆ شۆڕشێکی کرێکاری و سوسیالیستی ئیش بکەین. پرسیاری ڕووداو: لە ڕووی زانستی و تێۆریەوە ئایا لە کوردستانە چینی پرۆلیتاریا هەیە؟ وەڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە: بێگومان هەیە، لە ڕووی ژمارەوە هەیە. حەز دەکەی ئادرسەکانتان بۆ دەنووسم، پێتان دەڵم ژمارەشیان چەندە. پرسیاری ڕووداو: هێندێک لەلایەنەکانی کۆمەڵە بەرەو ئاراستەی نەتەوەی هەنگاویان ناوە و گەڕاونەتەوە بۆ سەر ئەو باوەڕە سەرەتایانەی کۆمەڵەی لەسەر دامەزراوە. کاتیەوە نەهاتووە ئێوەش پێداچوونەوەیەک بە بیر و باوەڕی خۆتاندا بکەن؟ وەڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە: پێم وایە لێرەدا چاواشەکاریە کراوە لەسەر ئەو بنەمایی کە کۆمەڵی لەسەر دامەزراوە. بنەمای سەرەتایی کۆمەڵە باوەڕبوون بە سوسیالیزم بوو. ئامانجە کاتیەکەی پێکهێنانی حیزبی کۆمونیستی ئێران بوو. دوای ئەوەش هەوڵدان بۆ ڕێخستنی چینی کرێکار بوو. خەبات بۆ بەدەسەڵات گەیشتنی چینی کرێکار بوو. خەبات بۆ دامەزراندنی سوسیالیزم بوو. بۆیە ناتوانی دڵخوازانە چاو لە مێژوو بکەی و بۆ چوونی ئەمڕۆ و حەز و ئارەزووی ئەمڕۆ لەسەر ڕاستیەکانی دوێنێدانێ. ڕاستیەکانی دوێنێ مێژوو ناسێک بەو جۆرەی کە هەبووە دەبێت هەڵی سەنگێنێ. بۆ چوونی سەرەتایی کۆمەڵە نەتەوەی نەبووە، بۆ چوونێک نەبووە کە ئەو کەسانە ئێستا نێونەرایەتی بکەن. بەڵام شتێکی دیکە هەیە، ئەویش ئەوەیە کە ئایا ئێمە لە سیاست، ئستراتیژی و باوەڕماندا دوگماین و گۆڕانکاری بەسەردا نایەت؟ لە ڕوانگەی ئێمەوە سوسیالیزم زانستە. ئێمە وەک زانست سوسیالیزم فێر دەبین. زانستی سوسیالیستیش وەک هەموو زانستەکانی دیکە کامل دەبێت، لەگەڵ هەموو دۆزینەوە کۆمەڵناسی و ئینسانیەکانیش و لەگەڵ زانستی نوێی ئەمڕۆ سوسیالیزمیش خۆی نوێ دەکاتەوە. پرسیاری ڕووداو: دوای ڕوخاندنی بلۆکی ڕۆژهەڵات زیاتر چەمکە بڕەوی هەبووە. ئایا ئێوە قەت هەوڵتان داوە گرنگی بەلایانی نەتەوەی بدەن و جۆرێک لە نەتەوەخوازی تێکەڵاو بە ئامانجەکانی خۆتان بکەن؟ وەڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە: بە پێچەوانەوە سەرمایهداری ئەمڕۆ نەتەوەپەرستی خستۆتە پەراوێزەوە، چونکە چینی سەرمایهداری ئەم سەردەما قازانج و بەرژەوەندی خۆی لەوەدا نابینێ هێڵێک بکێشێ بە دەوری سنوورێکدا. ئەوان قازانجیان لەوەدایە لە سنوورەکان تێپەڕ بن. بۆیە دەبینی یەکێتی ئوروپا و یەکێتی ئابوووریەکانی دیکە دروستە بن. ئەو پیرۆزیەی ئێستا بۆ سنوورەکان هەیە پاشماوەی سەردەمی ڕابردووە و هەتا دێت و لاواستریش دەبێت. بۆیە من پێم وانییە ئێستا سەردەمی چەمکی ناسیۆنالیزم و چەمکی سنووری نەتەوەی بێت. بەڵام نەتەوەی کورد لەو ناوەدا کێشەیەکی تایبەتی هەیە.
هێندێ نەتەوەی بچووک لە هێندێ شوێنی دنیا ماون کە کێشەیەکی تایبەتیان هەیە زوڵم و چەوسانەوەیە کە دەوڵەتانی ستەمکار بەسەریاندا سەپاندون چارەسەر نەبووە پاشماوەیەکی فەرهەنگی سیاسی و کۆمەڵایەتیە کە دەبێت هەوڵ بدرێ چارەسەری بکەیت ئەمە معنای ئەوە نییە ناسیۆنالیزم ڕوو لە گەشەیە بەپێی هەموو لێکۆڵینەوە کۆمەڵناسیەکان ناسیۆنالیزم وەک ئایدۆلۆژیا لە دنیادا ڕوو لە پاشەکشەیە پرسیاری ڕووداو ئێوە ڕێکخراوێکی کوردستانین بەڵام ئاڵای کوردستان بەرز ناکەنەوە بۆچی وەڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە ئێمە زۆر ڕێزمان هەیە بۆ ئاڵای کوردستان وەک ئاڵایەکی دیاریکراو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە پێمان وایە هەڵگرتنی ئەم ئاڵایە هەڵوێستێکی سیاسی گونجاو بووە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام لە هەمان کاتدا ئاڵا سمبولێکە هەر کات تۆ ئەو سمبولە وەک سمبولێکی کوردستانی یەکگرتوو هەڵدەبژێری دەبێت کار بۆ ئەو ئیستراتیژیەش بکەیت ناکرێ حیزبێک بڵێت من لە هەموو ئێرانیەک ئێرانی ترم حاضر بێت بە فدراڵی و خودمختاری و خۆتگەردانی و ئەو شتانە و لە چوارچێوەی وڵاتێکدا بژیت تەنانەت حاضر بێت بە لێبوردنێکی گشتیش بەڵام بە خەڵک بڵێ من ئەوە ئاڵای کوردستانی یەکگرتوم هەڵگرتووە ئاڵاکەی من وەک ئاڵای فڵان بەشی کوردستانە بۆ پرسی ئاڵا دەبێت ڕاستگو بیت پرسیاری ڕووداو واتە حیزبەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان خەریکن ڕای گشتی بەلاڕێدا دەبن وەڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە بە بڕوای من ڕاستگویانە نییە لە بەرامبەر حیزبی دموکراتدا تێبینیەکەیە لەبەر ئەوە حیزبی دموکرات دەڵێ ئەمە ئاڵای خۆمانە ئەو کاتەی حیزبی دموکرات پێکاتووە ئەو ئاڵایەمان دیاری کردووە بەڵام حیزبێکی دیکە بەبێ هیچ هۆیەک یان حیزبێکی دیکە لەو پەڕی کوردستان بەبێ ئەوەی هیچ هاوتەریبیەکی هەبێت لەگەڵ استراتیژیکەکەی لەگەڵ دروشمەکانی لەگەڵ ئامانجێک کە بۆی دیاری کردووە کە چی هەمان ئاڵا هەڵدەدات ئەوە خۆڵکردنە چاوی خەڵکە پرسیاری ڕووداو پەیوەندیتان لەگەڵ لایەنەکانی دیکەی کۆمەڵە چۆنە وەڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە لەگەڵەوەشدا کە ئێمە ڕەخنەمان هەیە لەوەی کە ناوی کۆمەڵیان لەسرە و حەق وابوو ناوێکی گونجاو لە هەڵوێستی نوێی خۆیان هەڵبژێرن بەڵام هەموو ئەوانە ئێمە بە هەموو ئەوانەوە ئێمە پەیوەندی ئاساییمان لەگەڵیان هەیە و لە ئاستێکی دیاری کراودا چاوپێکەوتن و دیداریش هەیە
خراج بدي دماء ما خراج بعزيز ما بوكي ترى رنر خواني بوكي ترى رنر خواني قلا سوري دم وبياني قلا سوري دم وبياني هاو يربلا برسولان امامن هاو يربلا برسولان امامن تذكر سرمي شايخ وماري تذكر سرمي شايخ وماري سرمای گناه سرم گرای سرمای گناه سرم گرای فرج رومد و فراتاوی فرج رومد و فراتاوی پنج بلون سای گردنی برزد پنج بلون سای گردنی برزد گریاشان بسام شمامه ترزن گریاشان بسام شمامه ترزن پرسیاری ڕووداو لە دوای جیابوونەوەی کۆمەڵی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران تاوەکو ئێستا چاوپێکەوتنێک لەگەڵ عەبدوڵڵا موحتەدی هەبووە وەڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە دانیشتنی فەرمیمان تەنیا یەک جار بووە کاتێک پرسی پێکهاتنی کۆنگرەی نەتەوەیی هاتە گۆڕێ ئێمە هەستمان بەوە کرد کە جۆرێک هەماهەنگی لە نێوان حیزبەکانی کوردستانی ئێراندا پێویستە ئەو هەماهەنگیەش یارمەتی پێشکەوتنی کارەکانی کۆنگرە دەدات بۆ ئەوەی بە ئاقارێکی دروستدا بچێتە پێشەوە بۆیە ئەو کات هەموو بەرژەوەندیەکی ڕێکخراوەی و ئەو کێشانەی هەمان بووە وەلاناو لەگەڵ هەردوو لایەنیان کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان و کۆمەڵی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران و هەمیش لەگەڵ حیزبی دموکرات دانیشتین پرسیاری ڕووداو ئەو دوو کۆمەڵی دیکە بەڕەسمی ناناسن وەڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە وەکو ناو نەخێر بەڵام وەک ڕێکخراوێکی دیاریکراو هەن و بوونیان قبول دەکەین پرسیاری ڕووداو پەیوەندیتان نییە پێکەوە وەڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە ئەگەر پێویستێکی سیاسی گرنگ بێتە گۆڕێ کە بەرژەوەندی باڵای خەڵکی کوردی تێدا بێت بێگومان ئەوەش دەکەین بەڵام ئێستا پێویستێکی سیاسی نابینین بۆ ئەوەی ئەو پەیوەندیە دامەزرێنین پرسیاری ڕووداو واتە ئەگەر گوشارێکە بێت وەڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە مەسەلە گوشار نییە مەسەلە ئەوەیە هەر دانیشتن و چاوپێکەوتنێک دەبێت حکمەتێکی تێدا بێت ئێمە خۆ دوو بنەماڵە نین کە دراوسێ بین و بڵێن قەیدی ناکات پەیوەندیان لەگەڵدا بمەزرێنین
ئێمە ڕێکخراوی سیاسین هەر هەنگاوێکی سیاسی کە دەینێن دەبێت حکمەتێکی تدا بێت ئەگەر ئەو حکمەتە ئێمە ڕازی بکات بەرامبەر بەرژەوەندی خەڵکی کورد ئێمە دەیپارێزین. پرسیاری ڕووداو پێت وایە ئێستا ئەو پێویستیە لە ئاست بەرژەوەندی ڕەوتی شەب لە کوردستاندا ناتۆتە پێش؟ وڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە کێشەی سەرەکی ئەوەیە بە بڕوای من ئێستا ئەوان ڕەوتی چەپ نەماون ئەوان نەتوانیویانە لەبەرەی چەپدا خۆڕاگرون و نەتوانیویانە ڕکابەرێکی باش بن بۆ حیزبی دموکراتیش. پرسیاری ڕووداو با ئەوانیش چەپ نەبن بەڵام ئەو پێویستی ئێستا هەیە کە بەگشتی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە دەوری یەک کۆ ببنەوە؟ وڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە ئەوە دوو بابەتی جیاوازە. یەکیان ئەوەی کە ئەگەر حیزبەکانی کوردستانی ئێران هەموو لە بەرەیەکدا کۆ ببنەوە ئەوەمان پێشتێکی باشە و هەوڵێشی بۆ دەدەین. بەداخەوە لە چەند ساڵی ڕابردوودا چەندین مەسلەی گرنگ کە بووە کە بۆ تا ڕێگر لە بەردەم ئەو پرسە. یەکیان پرسی ڕۆڵی ئەمریکا لەو ناوچەیە بووە. ئێمە پێمان وا بووە هاتنی ئەمریکا لە بەرژەوەندی خەڵکی کورد و ئازادیدانیە بەڵکو بە دەوڵەتچوونیان بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان کردووە. ئەوان واتە حیزبەکانی ڕۆژهەڵات ئاراستەیەکی دیکەیان هەبوو. کاتی خۆی لە ئێران ڕفۆرمخواز هاتوونەتە سەرکار هەڵوێستی جیاوازیان بووە بەرامبەر خەباتی چەکداری بەرامبەر حیزبەکانی کوردستان. ئێمە وتومانە هیچ کەس نابێ پراوێز بخرێ دەبێت لەژێر چەترێکدا هەموو کۆ ببنەوە بەڵام ئەوان بلۆکبەندیان دروست کردووە. پرسیاری ڕووداو هەڵوێستی ئێوە بەرامبەر ڕێکخراوەکانی ناوخۆی وەک بەرەی یەکگرتووی کورد و جەماعەتی دەعوەت و ئیسلاح چییە؟ وڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە ڕەوتێک هەیە لە ئێران کە پێیان دەوترێ ڕفۆنخوازانی حکوومەتی ئەوانە لە سەردەمی خاتەمیەوە هاتن و هەموو وەلاندران. ئەوانە لە دەرگاوەوە دەرنان بەڵام باڵێکی دیکەیان کە حەسەن ڕوحانی و ئەوانن لە پەنجەرەوە هێنایەتەوە ژوورێ چونکە پێویستیان پێیانە. بەڵام ڕەوتی ڕفۆنخوازی نێو حکوومەت یەک ئامانجیان بۆ خۆیان دیاری کردووە ئەویش ئەوەیە کە کۆماری ئیسلامی لە ڕووخان دەرباس بکەن ئەو مەترسیەی لەسەر لاب بن جا بە هەر شێوەیەک بێت. یەکێک لەو سیاسەتانی کە گرتویانەتە پێش ئەوەیە کە بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی ناوخۆی ئێران ئەوانەی کە ئاراستەی ڕادیکاڵیان هەیە کۆنتترۆل بکەن. ئەوانیش بێنە ئاراستەی پاراستنی ڕژیمەوە وەک بزوتنەوەی ژنان بزوتنەوەی کرێکاری و لەوانەش بزوتنەوەی کوردستانیش. ڕفۆرمخوازانی حکوومەتی چاویان لە بزوتنەوەی کوردستانیش بڕیوە دەیانەوێت بزوتنەوەی کوردستانیش لە ناوەڕۆکی شۆڕشکێرانە و ڕادیکاڵ و ئینسانی خۆی بەتاڵ بکەن و بە چەند ڕفۆرمێکی ناقابیل و بچووک ڕازی بکەن. لە ڕاستیدا دای بمرکێنەوە و خەڵکی کورد لە حیزبە سیاسیەکانی دوور بخەنەوە. ئەوان بوونەتە ئامرازی دەستی ئەو ڕفۆرمخوازانە. پرسیاری ڕووداو واتە باوەڕتان بە هەوڵ و تێکۆشانی ئەوان نییە؟ وڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە نەخێر ئەوان بێگومان زیانی لێ دەدەن بەڵام باوەڕمان بە هەوڵ و تێکۆشانی ڕەسەنی ئاشکرا و نیوە ئاشکرا و مەدەنی لە ناوخۆی وڵات هەیە و بەش بە حاڵی خۆمان هەوڵ دەدەین شکل بگرێت. بەڵام ئەوەی کە ئەوان نێونەرایەتی دەکەن ئەمە لە باربردنی بزوتنەوەی شۆڕشگێرانەی خەڵکی کوردستانە. بۆ نمونە ئەمان یەکێک لە داخوازیەکانیان کە پرۆپاگەندەیان بۆ حەسەن ڕوحانی دەکرد دانانی پارێزگاری کورد بوو بۆ کوردستان بەڵام ئەوە چاوەڕوانیەکی زۆر بچووکە هەر هیچ نییە. کارم بەوە نییە ئەوەشیان هەر بۆ جێبەجێ نەکردن و پێیان وتن کەسی باشمان دەست نەکەوتووە و ببورن بۆ جارێکی دیکە. پرسیاری ڕووداو پەیوەندیتان لەگەڵ یەکێتی باشە بەڵام لەگەڵ پارتی وەکو پێویست نییە بۆچی؟ وڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە پەیوەندیمان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان ئێستا هاوسەنگە کێشەیەکمان نییە و دیدار و چاوپێکەوتنمان لەگەڵ سەرکردەکانیان لە ئاستی سەرەوەدا هەیە. پرسیاری ڕووداو لە ڕابردووشدا هەروە بووە؟ وڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە لە ڕابردوودانا چونکە ئێمە بۆ ساڵانێکی دوور و درێژ لە ناوچەیەکدا چالاک بووین کە یەکێتی نیشتمانی کوردستان تێدا باڵادەست بووە بە بۆنەی ئەوەشەوە کە لە ناو یەکێتی نیشتمانی کوردستانیشدا ڕەوتێکی چەپ بە ناوی کۆمەڵەی ڕەنجدەران هەبووە و ئێمە پەیوەندیەکی نزیکترمان لەگەڵیان هەبووە بۆیە لە ڕووی مێژوویەوە ئەو پەیوەندیە لەگەڵ یەکێتی نزیکتر بووە. بەڵێ بینەرانی ئازیز بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنمەیەکی تر لە پرسیار و وڵام هیوادارین بە دڵتان بوو بێت و کەڵکی پێویستان لێوەرگرت تا بەرنمەیەکی تر و هەفتەیەکی تر هەر شاد و بەختەوە.